ئەرێ وەڵا شەرمین جان، ئەرێ وەڵا لە هیندستانە کچێ، ئەرێ وەڵا ئەوەندە دیاری جوانن داوا کردووە، داوای هەر شتێک بکەم بۆم دێنێتەوە، وەی تۆ بۆت ناهێنێتەوە؟ وەڵڵی من داوای هەر شتێک بکەم بۆم دێنێتەوە. ئەرێ وەڵڵا وەڵڵاهی داوای هەندێک جلوبەرگی سووفم کردبوو، داوای جانتایەکم کردبوو، جووتەک پێڵاو بوو، ئەوانە بوون. باشە باش، دوای تەلەفۆن بۆ دەکەمەوە، باشە؟ دەی خوار لەگەڵ خوار لەگەڵ. ها کوڕم ماسە کوتی داڕشتنێکتان دەمە لەسەر بەختەوەری دایک و باوک. ئێتە بینوسە کوڕم؟ خدای نازان بینوسم، کوڕێکیان خەم. کوڕێکیان خەی، ئێ کوڕم ئاسانە لەسەر ژیانی خۆم. بەچ پێ دەکەنی ئارام؟ ها؟ بەچ پێ دەکەنی؟ بنووسە دەی دەست دەی قەڵەمت دەی بنووسە دەی. ئێمە خانەوادەیەکی زۆر بەختەوەرین. بنووسارە بەختەوەرین. دەی ئێمە هیچ کاتێک بڕۆ ئەوی خواردەی داڕشنەکە جوان بنووسە. ئێمە هیچ کاتێک هیچ شتێک لە یەکتر ناشارینەوە. وڵڵی دا لەوەتی لە بیرم لێنگ واشتنی دەژارنەوە. ئێ کوڕم ئەتوو منداڵی ئەو شتانە بۆ تەمەنی تۆ نابێت. بنووسە دەی هیچ کاتێک هیچ شتێک لە یەکتر ناشارینەوە. دەی دایک و باوکم یەکتریان زۆر خۆش دەوێ و دیسان بۆ سەر بڵند کرد. بنووسە دەی خۆش دەوێ و هیچ کاتێک دەمەقاڵی ناکەن. هیچ کاتێک وڵڵاهی دیارەوەتی من لە بیرم دێ ئەمگۆ ڕۆژانە 10 شەش پێک بۆ دەکەن. ئارە شێتم مەکە بە ئاقڵەی داڕشنەکەت بنووسە، دەنا پێت ناڵێ با سفر بێنی. بینووسە دەی هیچ کاتێک پێکەوە دەمەقاڵی ناکەن. بەختەوەری بە پارە و ماڵی دنیا نییە. و سەرکەوتنی خێزان بە لێک تێگەیشتنە. وەکو تۆ بابم. ئارام کوڕە ئارام بنووسە ئارام شێتم مەکە بنووسە. باش دەیە. السلام عليكم. وعليكم السلام. كاغرسي جان قرب. استغفر الله. ما كان قربان تو الرومات ما شكي بنيكم بها ولا دس ماسك هيك بابتي عيدام. قربانم كاغرس كان دنگو باست. والله دعاء سري اخوا بخير بي. خوش بسوا سلامتي خو اقداره. ئەوەنم بیرە کردی وتم بابچم سەر لە مامی خۆم دەم. ڕوم ڕەش لەگەڵ بڕاو بێ بکەم. ێ بۆ کاکە بۆ غەڵەت لە من بینیوە؟ بەخوا ئیش و بەیەکێ نەبێ مەرحەبای ناکەیت. نە بەخوا بەس ڕاستی خەویەکی ناخۆشم پێوە بینی دوێنێ. بە منەوە؟ ئاڕۆڵا لە خەومە هەڵامەتت و پشمینەکەت زۆر خراپ بوو. تروتم خوا شتێکی لێ نەهات بێ کاکەش. بێژن ئەمە تۆڵی درۆ بەکە ڕوولاڵەکەی وتیان ڕەشی تووشی ژێر پەنجە بۆ واڵی نەپرسیم ئیسە خێرە بۆ هەڵامەتە واڵ مەپرسی لە خەویشتا. ئەو وەختێک بوو. ئەی چۆنی دەنگ و باس؟ وەڵا لەخوا بەزیا بێ. یاخوا بخۆڵی چاو دڵم ڕوون بوو. قوربانێ بم. کاکە چییە بچۆ مەوزوعەکە خەریکە دڵ مەتەقێ. وەڵی نابێ سڵاوێکت لێ بکەم. کورە سڵاویی کاکە تۆ قاپێ بۆ ئەمیرەخانی داما لەسەر سەنگی حاجەتەکە نیومەتر ئەولاتر 25,000 لێ ئەسەنی. کورە کاکە غەڵەت لە من تێگەشتی کاکە لە خۆشەویستی هاتووم بۆ لای تۆ. بچۆ ناو مەوزوعەکە بامێشتی خۆم نێم بەو دیوارە سێجار. وەڵی کاکڕەشی ڕاستی ئیشێکم پێتە. نەموت نەموویش بەبێ ئیش مەرحەبای من ناکەیت. بەقورئان شتەکە ئەوەنە بەسیتە ڕوون نییە باسیشی کەوێ ینی لە ئاسی جە نابێت منە وسە چۆن باس بکەم. بۆ 2-3 ڕۆژ ببمە خاوەن دوکانەکە دەبێت لە شاگرد. من ببمە شاگرد؟ کوراتی مایەک لە قەڵێنەوە دەبن قەڵاخۆ بدۆسیتەوە. ئێ بۆ کاکە ئێوە هەمووتان حەز ناکە من بە خۆشەویستەکەم بگەم.
باشم پێێتەوە باقی قورعان ئەتە وەکو شیرین و فەرادم لێ بکەن ئەتانە وەکو مەم و زینم لێ بکەن کۆرە دابی بڕڕەتی و تۆزە بەسەیم پێاتەوە خۆ ڕۆمانی تەلاق نییە وام لێ بکەن وام لێ بکەن سەوت چی؟ ناخێشتی وان نابێت و هەسە بڕۆ دەرەوە حافیز بێت ئەی پارەتە دەمێ پارە چی؟ پارە بگرە تو ئەوە بگرە بابەوە چییە؟ دەجارە بیگرە ئەوە ئەوە بەم ناڵەزانی ئەوەش بگرە ئەمە پارەی دوو دووەترمەیە ئەی ئەم $100 $100 بە قوربانی ئەو خوا بوو بەخوا ئەمە عەقڵی نییە بەخۆتەوە ڕازیە بوو نەک ئەمە کاکە وەرە قوربانەوە تو هەر بە بنچینە ساحب دوکان بووی ئێمە هەر بە بنچینە شاکرد بووین فەرموو قوربانێ بە دامەنیشە چاکم بۆ بێنە چی بێنم؟ بەچە؟ بەڵێ ئەو ناخۆی؟ بە ئاویش بێنە ئای پارە ئای پارە ئای پارە چی دەوزەنە ئەلۆ چۆنی بەبی قوربانە بووم وەڵایی بوو برە تەلەفۆن کرد واگام لێ نەبوو مەشغوڵم لە مەغزەن باڕشتمان بواتووە ڕۆڵە هێنم بۆ بکە میسۆم بۆ بنێرە بۆ دوکان گوناحە با تۆزە چای بکرێتەوە داوات شێکەم نیۆڕۆ باشە لۆکیشنەکەت بۆ نێرم نا کاکە ئەو مناڵە لۆکیشن بۆ نانێرم باشە بۆ ئەوە هاتم بوو برە بەخواونەوە شاگردەکان هەبێ بڕۆم